حەلبووسی بە هەموو توانایەوە ڕێگرە لە بەردەم دانانی سەرۆکێکی نوێ بۆ پەرلەمانی عێراق. چوارچێوەی هەماهەنگی دەیەوێت سەرۆکێکی نوێ بۆ پەرلەمان دابنێت و حەلبووسیش هەڕەشەی پەکخستنی دانیشتنەکەی پەرلەمان دەکات. ئەمڕۆ چوارشەممە 16 تشرینی یەکەمی 2024 محەممەد عەلی حەکیم لێکۆڵەری کاروباری سیاسی وتی محەممەد حەلبووسی سەرۆکی لە کارلادراوی پەرلەمان سەرەڕای بەتاڵی پۆستی سەرۆکی پەرلەمان ماوەی 11 مانگە بەردەوامە لە دروستکردنی ئاستەنگ بۆ دیاریکردنی هەر جێگرەوەیەک بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان. حەکیم بە میدیا عێراقیەکانی ڕاگەیاندووە سەرەڕای جموجۆڵە سیاسیەکان لە ماوەی چەند مانگی ڕابردوو بۆ یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هێشتا بربەستی گەورە هەن و هۆکارەکەشی محەممەد حەلبووسی سەرۆکی پێشووتر و لە کارلادراوی پەرلەمانە، چونکە هیچ یەکێک لەوانەی خۆی دەیویست بێتە سەر کورسیەکەی بۆی هەڵ نەبژێرتران، بۆیە دەیەوێت ئەو پۆستە تا کۆتایی خولی ئێستای پەرلەمان بە بەتاڵی بمێنێتەوە. لە ئێستادا حەلبووسی ترسی ئەوەی هەیە هەر کەسێک بگاتە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەگەر تەنانەت لە پارت و هاوپەیمانە نزیکەکانیشی بێت ببێتە هۆی کەمبوونەوەی کاریگەریە سیاسیەکانی لە گۆڕەپانی عێراق، بەتایبەت هەڵبژاردننی پەرلەمانی عێراق نزیک بۆتەوە. بۆیە حەلبووسی ڕێگرە لە بەردەم هەر جوڵەیەکی سیاسی کە ببێتە هۆی دیاریکردنی کەسێک بۆ سەرۆکی پەرلەمان، ئەمە جگەلەوەی پارتەکەی و هاوپەیمانەکانی هەڕەشەی پەکخستنی هەر دانیشتنێکی پەرلەمانیان کردووە کە لە چەند ڕۆژی داهاتوو بڕیارە ئەنجام بدرێت. ڕۆژی هەینی 13 ئەیلولی 2024 هاوپەیمانی فتح بە سەرۆکایەتی هادی عامری ڕاگەیاند کە نزیکترین کەس بۆ پۆستی سەرۆکایەتی پەرلەمان بریتیە لە مەحموود مەشهەدانی. هاوکات هاوپەیمانەکە وتی چوارچێوەی هەماهەنگی بە دوواداچوون بۆ ئەنجامدانی دانیشتنی پەرلەمان و هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ دەکات. موختار موسەوی نوێنەری هاوپەیمانیەکە لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ بەغداد ئەلیەوم ڕایگەیاندووە زۆرینەی هێزە سیاسیەکان بە سوننە و شیعەوە پشتیوانی مەحموود مەشهەدانین. ئاماژەی بەوەش کرد چوارچێوەی هەماهەنگی هەوڵ دەدات لە چەند ڕۆژی داهاتوودا دانیشتنێک بۆ هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ئەنجام بدات و ئەو کێشەیەش چارەسەر بکرێت، چونکە کاریگەری نەرێنی لەسەر تەواوی پرۆسەی سیاسی عێراق هەبووە. لە 14 تشرینی دووەمی 2023 دادگای باڵای فیدراڵی بەرزترین دەسەڵاتی دادوەری لە عێراق بڕیاریدا بە هەڵوەشاندنەوەی ئەندامەتی محەممەد حەلبووسی سەرۆکی پەرلەمان، ئەمەش لە پاشخانی سکاڵایەکی یاسایی کە لەلایەن نوێنەری پەرلەمان لەیسدلێمی تۆمار کرابوو. بەوتەی چاودێرانی دۆخەکە سەرەڕای بڕیارەکانی دادگای فیدراڵی بۆ لادانی حەلبووسی لە پۆستەکەی، بەڵام هێشتا بەردەوامە لە دروستکردنی بربەست بۆ هەڵبژاردننی سەرۆکێکی نوێی پەرلەمان و دوای 3 دانیشتنی پەرلەمان هێشتا کورسیەکەی حەلبووسی هەر بە بەتاڵی ماوەتەوە.